بانگەشەی هەڵبژاردن لە تورکیا گەیشتە کەمکردنەوەی کری کارەبا و غاز، دامەزراندن و زیادکردنی موچە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا کە هاوکات کاندیدی ئاکەپۆ و مەهەپەیە بۆ خولێکی دیکەی سەرۆکایەتی ئەمڕۆ چووە پەرلەمان و کۆبوونەوەی هەفتانەی پارتەکەی بەڕێوەبەر. ئەو باسی کەمکردنەوەی نرخی کارەبا و غازی ماڵانی کردو گوتی لە هەنگاوی یەکەمدا لە 115 نرخی کارەبا کەم دەکەنەوە، دواتریش نرخی غازی ناوچە پیشەسازیەکان کەم دەکەنەوە. هەزار کرێکار و کارمەندی نوێ بۆ کانەکاندا دەمەزرێنین و پرۆژەی میترۆی خێرایی نێوان ئەنقەرە و سێواز ڕادەگەیەنین. مژدەمان بۆ پاسەوانەکانی گوند پێیە موچەی خانەنشینانی پاسەوانەکانی گوند بۆ سەر و 7500 لیرە بەرز دەکەینەوە کە 42,000 کەس لێی سوودمەند دەبن. پاسەوانانی گوند لە نێو خەڵکی تورکیا و باکووری کوردستاندا بە جاشەکان ناسراون. بە گوێرەی ڕێکارەکانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا لە پاش جەژنی ڕەمەزاندا بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات. ئەردۆغانیش دەڵێت ئەو کاتە سەردانە مەیدانەکانی بۆ پارێزگاکانی تورکیا دەست پێ دەکات. لە کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانیشدا لە ناوچەی فیلیۆسی دەریای ڕاش مژدەنوێیەکانمان ڕادەگەیەنین. لە پاش بوومەلەرزەکانی 6 شوبات ئەردۆغان و بەرپرسانی ئاکەپا وەک بەرپرسیار بەرامبەر با کارەساتەکە تۆمەتبار کران، بە تایبەتی لە ڕووی ئاسانکاری بۆ دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون و تێپەڕاندنی یاسای وەبەرهێنان کە بەهۆیەوە دەست شلکراوە لە مەرجەکانی دروستکردنی یەکەکاندا و لە بوومەلەرزەکاندا هەزاران بینا و باڵەخانە و یەکە تەختی زەوی بوون و زیاتر لە 50,000 کەس گیانیان لەدەستدا. ئەردۆغان دەڵێت لە ئێستادا سەرقاڵی ئاوادانکردنەوەی ئەو پارێزگایەنین و ئێمە هەنگاو بۆ دواوە نانین. بەردەوامی با دیموکراسی و پێشکەوتنی تورکیا دەدەین کە 20 ساڵە بەردەوامە. هەرچی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیشە بە دوای دۆسیەکانی حکومڕانی سەردەمی ئەردۆغانەوەن. ڕۆژنامەی سۆژووی نزیک لە جەهەپا کە ڕکابەری سەرەکی ئاکەپەیە لە راپۆرتێکدا دەڵێت ئاکەپا 149 ملیار و 300 میلیۆن لیرەی بۆ بانگەشەی هەڵبژاردن تەرخان کردووە. نووسیوێتی ئەو پارەی نابێتە هۆکار کە ئاکەپە بتوانێت خۆی لە شکست ڕزگار بکات. پێش چەند ڕۆژێکیش کەمال کلیژداروغلو کاندیدی ئۆپۆزیسیۆن گوتی لە سەردەمی دەسەڵاتی ئاکەپەدا 418 میلیارد دۆلار دیار نەماوە. ئەو بەڵێنی گەڕانەوەی دەدات و وەک خۆی دەڵێت لە هەر گۆشەیەکی ئەم جیهانەدا بێت دەبێت بگەڕێنرێتەوە.